پێشتر خۆیان دەیانوت نابێت دین تێکەڵاوی سیاست بکرێت. دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێت. هەر کاتێک دین تێکەڵاوی سیاست کرا ئەو دینە ناشیرین ئەبیت. لێ مەگەڕێن دینتان ناشیرین بیت. بەڵام ئێستا پێچەوانەکەی دەبینین. یەکێتی زانایان بە ناوی کۆبوونەوەی زانایان لەگەڵ سەرۆکی یەکێتی زانایان بانکێشتی مامۆستایانی ئاینی سنووری شەقڵاوە و هەریری کرد بۆ کۆبوونەوە. بەڵام دواتر کۆبوونەوەکە بۆ بانگەشەی حزبی و دەنگدانیان بە پارتی بەکارهێنرا. کەسێکی بەشدار لە کۆبوونەوەکە بە پەیامی ڕاگەیاند ئەوان بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی یەکێتی زانایان بانکێشت کرابوون، بەڵام دواتر بەرپرسانی پارتی بەشدار بوون و کۆبوونەوەکە بوو بە بانگەشەی حزبی. مامۆستایانی ئاینی داواشیان لێ کراوە دەنگ بە پارتی بدەن. ئەگەر یەک کەس هەبی لە دنیاە مامۆستایەکی ئاینی دەڵێت ئەگەر جارێک کارەسات بێت ناوەندەکانی خوێندن بۆ مەرامی حزبی بەکاربهێنرێت زۆر کارەساتترە کەوا زانایان با فێڵ لێکردن و زۆر لێکردن بۆ مەرامی حزبی بەکاربهێنرێن. ئەوەش لە ئەوقاف و یەکێتی زانایان ناوەشێتەوە. لەوەش کارەساتتر لەوەش خراپتر ئەوەیە یەکێتی زانایان بەخۆبوو هەموو زانست و عیلمەوە دوێنێ بە ئێمەیان دەگوت تەداخلی سیاست مەکەن و نابێت سیاست تێکەڵی دین بکرێ کەچی ئەو ڕۆمامۆستایانی ئاینی بانگ بکرێن و لە شوێنێکیان بانگ بکەن بە ناوی ئەوقاف و ئاین دوایە مەسئولی گەورەی حیزبی عەلمانی بهێن قسەیان لە بۆ بکەن و بانگەشەی لە بۆ بانگەشەی انتخابات بەکاریان بینن وەکو ئەوەی ڕۆژی شەمە لە شاری شەقراوە ڕوویداوە مادەم لەگا سوڵتەی خۆیان تێکەڵ نەکرد. بەڵام ئەگەر سوڵتان بەکاری هینان ئەوانە نابنە ئومەنا الرسول و شەرمەزاری خوددا و شەرمەزاری پێغەمبەرانی خوا دەبن سەلامی خوا لەسەربی چکە ئەوان میراتگیری پێغەمبەرانن. پارتی لە بانگەشەی هەڵبژاردندا دەیان پێشێلکاری ئەنجام داوە، بەڵام خراپترینیان داخستنی دەرگای قوتابخانەکان و گواستنەوەی قوتابیان بووە بۆ ئاهەنگی بانگەشەی خۆی. ئێستا لەوەش خراپتری هاتۆتە سەر و زانایانی ئاینی بافڕ و فێڵ کۆ کردوتەوە و دواتر کۆبوونەوەکەی کردووە بە بانگەشە بۆ خۆی. ئەم پێشێلکاریە مەترسیانەی دەسەڵات نیشانی دەدات ئەوەی لای ئەوان گرنگە تەنها دەنگ و متمانەی خۆیان و هەموو شتێک دەکەنە قوربانی بۆ ئەو ئامانجە حیزبیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.